بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان حیزبە کوردیەکان لە شاری کەرکووک لە سەر دۆسەی نەوتی کەرکووک کۆبوونەوە لە کۆبوونەوەکاندا حیزبە کەرکووکیەکان بڕیاریاندا کە ڕێکەوتنی نێوەوەزارەتی نەوتی عێراق و ئیدارەی شاری کەرکووک سەبارەت بە نەوتی کەرکووک جێبەجێ بکرێت. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی بەڕێز ئەحمەد عەزیز ڕێخەری ژووری ناوچە کوردستانی دابڕێنراوەکانی بزوتنەوەی گۆڕان هەروە لە شاری کەرکووکەوە بەڕێز نەجات حسێن ئەندامی لیژنەی نەوت و غاز لە ئەنجومنی پارێزگای کەرکووک تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەمین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. کۆبوونەوەی بەرپرسی یەکەمی حەزبە کوردستانیەکان کە لە بارگەی مەکتەبی سیاسی یەکێتی لە کەرکووک بەڕێوە چوتیایدا بڕیاردرا پێکەوە کار لەسەر بەرژەوەندی ئابووری و سیاسیەکانی شارەکە بکەن و لە ڕێگەی ئیدارەی کەرکووکەوە فشارەکانی سەر بەغداد زیاتر بکەن. ئەم خاڵانەی کە لەم ڕێی کۆبوونەوەکە باس کرا مەسەلەی نەوت بوو، مەسەلەی هەڵبژاردن بوو، مەسەلەی شەڕی بلاکوژی بوو، یادەکان بوو. ئەوەی مەسەلەی نەوت ئێمە تاکیدمان هەموو لایەنەکان تاکیدمان لەسەر ئەوە کردەوە ڕێکەوتنەکەی جێبەجێکردنی بڕگەکانی ڕێکەوتنەکەی پارێزگاری کەرکووک لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقی هەمومان هەست دەکەین کە غەدر لە کەرکووک و دانیشتوانەکەی یەکرێت. تەنانەت ئەگەر هاتوو ئەم داواکاریانە جێبەجێ نەکرا بە دڵنیاییەوە لەگەر ئیدارە لەگەر محافظ لەگەر ئەنجومەنی پارێزگار لەگەر حیزب لایەنە سیاسیەکانی دیکە لەگەر پێکهاتەکانی دیکەش دادەنیشینەوە هەڵوێستمانە بێت کە لەوە زیاتر قبوڵی و ناحەقی لە کەرکووک و دانیشتوانەکەی نابێت. کۆبوونەوەی حیزبە کوردستانیەکانی کەرکووک دوای ئەوە هات لە هەفتەی ڕابردووی یەکێتی هێزێکی تایبەتی خۆی ناردە سەر کۆمپانیای نەوتی باکوور و بە بیانووی جێبەجێ نەکردنی ڕێکەوتنی نێوان ئیدارەی شارەکە و بەغدا ماوەی 5 کاتژمێر هەناردەی نەوتی بۆ بەندەری جیهان ڕاگرت. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵ ئیسلامی شوێ ڕای پشتیوانی لە هەر هەنگاوێک بۆ بەرژەوەندی کەرکووک وتی هەنگاوی تاکلایەنانە خزمەت بە دۆخەکە ناکات و دەبوایە بە پرس و ڕای حەزبەکانی دیکە ئەو هەنگاوە بنرایە. تاکید لەسەر لەچێتی نیشتیمانی کوردستانیش کرایەوە کە دەبوو پێشتر هەموو حزب لایەنە سیاسیەکان ئاگادار بکرانێتەوە بۆ ئەم هەڵوێستی هەمووان بواە هەرچەند ئێمە پەرگیریمان لە هەڵوێستەکە کرد لەبەر ئەوەی وەکو ڕوون کرایەوە لە مەساحەتی کەرکووکیەکان بوو لەبەر ئەوەی اتفاقی کە لە نێوان حکوومەتی خۆجێی شاری کەرکووکەوە لەگەڵ حکوومەتی بەغدایە کرا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئەوەی کە چۆتە بواری جێبەجێکردنەوە بردننی ئەو بڕەنەوتانەیە کە بۆ کۆمپانیای کەڵک و بۆ کۆمپانیای قودس لە ڕێی کێڵگەی نەوتەکانی قودس و کەڵک و قەیوانەوە کە دەڕوا کە بەڕاستی ئەمە جێنی گەرانی بوو بەلای خەڵک. لای خۆیەوە بەرپرسی مەڵبەندی یەکگرتوو دەڵێت ڕێکەوتون لیژنەیەک بۆ قسەکردن لەگەڵ عەرەب و تورکمانەکان بۆ ئەو مەبەستە دروست بکەن. بەرپرسی لە قیسەی پارتیش دەڵێت ناردنی ئەو هێزەی یەکێتی بە پێی وتەی خۆیان وەکو فشارێک بووە بۆ سەر بەغداد نەکشتی تر. حزب لایەنە کوردستانیەکان هاوتەبا و یەکریزن لە بڕیار هەڵوێستەکان پێویستە کۆبوونەوەیەک تایبەت بکرێت لەگەڵ ئەنجومەنی پارێزگا و پارێزگار خودی پارێزگار وەنوێنەرمان لە بەغدا بۆی بتوانین چەند هەنگاوێکی عەمەلی و چەند خطوەتێک پێکەوە ڕێک بکەوین کە چی بکەین لە ئایندە و لیژنەیەک تشکیل بکرێت بۆی لەگەڵ لایەنە عەرەبی و تورکمانەکان قسە بکە لەسەر ئەم پرسە. بەپێی ڕێی برایانمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە زیاتر بۆ ناردنی ڕیسالەیەک بۆ وەزارەتی نەوت بۆ هیچ مەبەستێکی تر نەبووە. بە پێی ڕێکەوتنێکی نێوانی ئیدارەی کەرکووک و بەغداد بڕیار بوو بۆ پاڵاوتنی 800,000 بەرمیل نەوت بۆ پارێزگاکانی کەرکووک و مووسڵ و دیالە پاڵاوگەیەک لە کەرکووک بنیاد بنێرێت بەڵام حکوومەتی ناوەد ئەو بڕیارەی جێبەجێ نەکرد و دەستی کردووە بەناردنی ئەو بڕانەوتە بۆ پاڵاوگەی کەڵک هەر بۆیە دژی ئەو هەڵسو کەوتەی بەغداد یەکێتی هێزێکی خۆی ناردە سەر کۆمپانیای نەوتی باکوور و بڕیاری داوە تاکو ئەو ڕێکەوتنە جێبەجێ نەکرێت ئەو هێزە ناکشێنێتەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک ئەحمەد بەخێر بن زۆر سوپاس دەگەین کە لە کەرکووک تەشریفتان هێنا زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین چۆن لەم کۆبوونەوەی ئەمڕۆی حیزبە کوردیەکان سەبارەت بە کۆمەڵێک پرس لە ناویشاندا پرسینەوتی کەرکووک داڕوانن. وڵا هەڵبەت من پێم وایە کۆڵێ پاش حەدەسەکان کەوتەوە کۆبوونەوەیە لە ڕاستیدا ئەو کۆبوونەوە دەبوو پێش حەدەسەکە بکرایە پێشەوەی
برادرانی یەکێتی برادرانی مەڵبەند هێز بنێرنە سەر کۆمپانیای نەوتی باکوور و ڕاگررتنی نەوت ڕابگەێنن لێەوە کۆبوونەوەیکی لەم چەشنیان لەگەڵ حزبە کوردستانەکان بکرایە ئەو کۆنگرە ڕۆژنامە نووسەی کاک ئاسۆمامەند ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی کردی وایە حزبە کوردستانەکان لە تەچی بوەستانایە بە ناوی هەموو لایەنە کوردستانەکانەوە ڕاگررتنی نەوتی کەرکووکیان ڕابگەیانایە بە ناوی هەموو لایەنە کوردستانەکان داوایان لە حکوومەتی بەغا و حکوومەتی هەرێمی کوردستان بکرایە کە مستحقاتی کەرکووک بدات لەوەی کە هەناردەی دەرەوە کرێ بەداخەوە زۆر جا برادرانی یەکێتی و پارتی وا فێربوونە کارەکەکەن دوای پرسە گورگانەیەک بە لایەنەکانی ترەکەنەوەی کە ئێستا داوای پشتیوانی ئەوەی ئەمڕۆ کرا پرسە گورگانە بوو بە تاکید یعنی پرسە گورگانش کەمترە چکە کارەکە کرا و تێپەڕی دوایەوە تۆ کۆبنەوە لەگەڵ حزبە کوردستانەکانەکە داوای پشتیوانیەکەن بۆ ئەو بڕیاری کە پێشتر خۆیان داوێن بەڵام بۆچی و حیزبانە بۆ نمونە وزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بۆ پرسە گورگانەیە قبول دەکەن و بەژاری و کۆبنەوەی ئەوان دەکەن هەڵبەت ئێمە وەکو وزوتنەوەی گۆڕان ڕامانگەیاندووە ینی ئەو پرسێکی نیشتیمانیە پرسێکی نەتەوەیە ئەگەر پرسی یەکێتیە باە یەکێتی بە تەنیا خۆی بڕیاری لێبدا ئەگە پرسی کەرکووکە و پرسی کووردا هەموو لایەنە کوردستانەکان پێکەوە دەبێت بڕیاری لێبدەن ئێمە وەکو ژووری ناوچە کوردستانیدا بڕێنراوەکان کە ئەتوانم بڵێم نەخشە داڕێژین بۆ سیاسەتی بزوتنەوەی گۆڕان لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان تاکیدمان لەوە کردوێتەوە هەر هەنگاوێک هەر بڕیارێکی لەو چەشنە دەبێت بە پرس و ڕاوێژی پێشوەخت بێت لەگەڵ لایەنە کوردستانەکان ئەگەر هەر بڕیارێک لایەنێکی حزبی بیداوە ئەو لایەنە حزبیە لی بەرپرسە ئەگەر بڕیارێک پێکەوە بیدێنەوە هەمومان لی باشە لە سەرەتای شەڕی داشەوە دۆسی نێوتی کەرکووک چۆن دۆسیە درراوە ینی کێ بڕیار لێداوە لە نەوتی کەرکووک بەداخەوە من کۆی پرسی ناوچە دابڕێنراوەکان کەرکووک گوڵاڵا خورماتوو مەخمور شەنگار تا ئێستا وەکو پرسێکی حزبی مامەڵی لەگەڵەکرێ وەکو پرسێکی حزبی هەڵسوکەوتی لەگەڵەکرێ لەلایەن پارتی وێچێتیەوە بەڕاستی بەشێک لە ناوچەدا بڕێنراوەکان یەکێتی خۆی بەخاوە نێزانێ بەشەکەی تری برادرانی پارتی خۆیان بەخاوە نێزان وەکەوەی کە ئێستا لە شەنگار دەگوزارێت لە شەنگار برادرانی پارتی بڕیارەدەن بڕیاری شەڕەدەن بڕیاری ڕاگررتنی شەڕەدەن بڕیاری هێنان و دەرکردنی هێزی بێگانە بۆ ئەو ناوچانادەن هەروەها لە خورمات و کەرکووک و جەلەولاش لە ئەوەیە کێ بڕیاردات لەوێ دیارەیەکێتی نیشتمانی کوردستان بڕیاردەستم لە بینی دوولانێ دەسەڵاتەکان لە بینی خۆیان لە کوردستاندا بەشکراوە بەداخەوە ئەو نەخۆشیە نەقلی ناوچە دابڕێنراوەکان کراوە ئێمە پێمان وایە بە حزبیکردنی بە حزبیکردنی پرسی کەرکووک پرسی شەنگار پرسی ناوچەدا بڕێنراوەکان قەزێکە بچووکە کاتەوە ڕاهەندەکەی والەیەکە لە چوارچێوەیەکی تەسکە نەیارەکانمان بیبی بەڵێ نەخۆشیەکە چیەوەی کە گواز ئەو نەخۆشیەوەیە کە ئەو پرسانە بە پرسی حزبی کراوە ینی لە کەرکووک و خورمات و جەلەولا ئەو ناوچانە یەکێتی بڕیارەدا زۆربەی کات لە ئەو ناوچەیە بەولاوە لە یعنی ئێستا ئابانە و بای حەسەن کە نزیکە لە هەولێر بڕیاری لێدا مەخمور کە لە هەولێر نزیکە هەولێر بڕیاری لێدا شەنگار کە کەوتۆتە زمنی منطقەی نفوسی پارتی و پارتی بڕیاری لێدا بچووکردنەوەی ئەو پرسە ئەو قەزەیە بە حزبیکردنی زەرێکی زۆری لەم ناوچانەداوە هەر ئەوە شەوای کردووە لە ماوەی زیاتر لە 12 ساڵە لە شوێنی خۆی دەخولێتەوە نەمانتوانیەوە یەک بست یعنی من ئەپرسم لە برادرانی یەکێتی لە برادرانی پارتی ئەو هەڵایی لەسەر نەوتی کەرکووک نراوەتەوە ئایا بۆ حەسەن و حوسێنە گرین یا بۆ هەلیسەکە بۆ نەوتەکە گرین یا بۆ چارەنووسێ و ناوچە من پرسیارەکەم بۆ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵوێستێکی لەم چەشنە دەرنابڕن کە ئەمساڵ هیچ ڕێژەیەک لە چاو ساڵانی ڕابردوو بۆ مادەی 140 تەرخان نەکرانی مادەی 140 سڕ کراوە مادەی 140 لە بودجەی 2017 دەوڵەتی عێراق هیچ حسابێکی بۆ نەکراوە بۆ هەڵوێستێک لەسەرەوە وەرناگرێت بۆ کۆبوونەوەیکی حزبە کوردستانەکان لەسەرەوە ڕێک ناخەن لە کەرکووک نوێنەری هەموو حزبە کوردستانەکان گۆڕان کۆمەڵ یەکگرتوو یەکێتی پارتیبانکەن لەو شوێنی کە لە کەرکووک کۆبوونەوە باباسێ بکەن بۆ قبوڵیەوە ناکەن هەڵوێست دەرنابڕن کە لە بودجەی دەوڵەتی عێراق لە ساڵی 2017
چی تەرخان کراوە بۆ مادەی سپاس دەکەم دۆتە گەرم بۆ لای بەڕێستان ئەگەر بچینە شاری کەرکووک لای کاک نەجات حسێن ئەندامی لیژنەی ئۆتۆغاز لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک. کاک نەجات زۆر سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەماندا. بەڕێستان وەکو ئەندامی لیژنەی سامانە سروشتەکان لە نەوتۆغاز لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەوەندەی کە ئاگادار من دوای ئەوەی کە ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو هێزێکی یەکێتی نیشتیمانی دەستیان بەسەر کۆمپانی نەوتی باکووردا گرت. ئێستا هەناردەی نەوتی کەرکووک لەو ناوچەیە دەستی پێکردوێتەوە و بە شێوەیەکی گشتی ڕێژەی ڕۆژانی هەناردەی نەوتی کەرکووک ئێستا چەندە؟ بەڵێ کاک نەجات پرسیارەکەمان لەسەرەوە بووە وەکو ئەندامی لیژنەی ئۆتۆغاز لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک تا چەند ئاگاداری مەسەلەی نەوتی کەرکووکن و دوایەوەش کە پێنجشەمەی ڕابردوو هێزێکی یەکێتی نیشتیمانی دەستی بەسەر کۆمپانی نەوتی باکووردا ئەگرت. ئێستا ئایا نەوتەکە دەستی پێکردێتەوە و هەنادەی ڕۆژانی نەوتی کەرکووک بە شێوەیەکی گشتی چەندە؟ طبعا السلام عليكم دنگ نقط تشويش بو وابزانم السؤال كتوا تيجيشتم اگر راستا يعني لم احداثك بو لكركوك ما علم من هي يعني سؤال وابو عفوا بەڵێ لەسەر نەوتی هەنادەی نەوتی کۆمپانیای باکوور دوایەوەی هێزە دەستی بەسەرداگرن نەوتەکە ئێستا دەستی پێکردوێتەوە یاخودێوە ئەوەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاگادار بوون؟ عفوا بلى طبعا ما لكركوك مشكله من اويك نوتمان لدو طرف تصدير به عندك شركه وزاره نوت العراق عندك حكومه هرمي كردستان لهردو طرف تقريبا حقا حكومه مركز اصلا برلمان بوتمانيه حتى لا ريغي هرمش عندك حقوق من ورمان قردوها بو كركوك براستي من الم كالي ضغط يولد الانفجار يعني زور ضغط بو لسر كركوك جيشتمان بم اجراءات كبم برادران ام اجراء وريان قرد ولو ما كتركمان لقل ام اجراءانين اما دائما الين استا دواي رجيمي بعث عراق استا ديمقراطيه فيدراليه هركس اتواني حقي خوي بريقي دستوري وقانوني وديمقراطي دعوة بكات اما ياك دوم تشت اما يعني حزما لو ابو خوزقا بيش ام اجراء لمجلس محافظه مثلا لباريسغار يك اجتماع بوايا يك جلسه بوايا هموما كرد عربي تركمان براستي هموما رازيين لاداء حكومه مركز وهرم نسبه مساله نوتي كركوك اگر يك كوب نو بوايا يك قرار بوايا قرار لمجلس در شو اوقات زور مؤثر بو زور بقوه ترج بو همونا توكانش بيشتي ام قراره بو طبعا اما تاثيري زور ايجابي بوايا اگر وابو بس عموما بو بقناعتي من لازم حكومه مركز وهرم ام رساله باش بخنن كاك امل كركوك اتوانن دعوى حقوق مان بكنوا بس ضغط زياتر مكان حتى داواکاری من رێگەیەکی قانونی و دەستوری ببێ معقول نییە کەرکووک لە 1905 نەوت دەرەچێ لە کەرکووک نەوتمان گەیشت شەوارع سۆمال و سوودان قیریان کرد ئێستا ئێمە یەک مەسفەمان نییە حتى بنزین و گاز و نەوتی سپی تەوفیر بکەن بۆ ملەتی کەرکووک ئەوەیش معقول نییە يعني بەڕاستی يعني ظلم نسبة مسألة كركوك أما آلية الرد آلية إجراء من بقناعتم زور موفق نبو خوزقه هموما مشاركة كردومانا لم قرار لم إجراء باشە زۆر باشە بەس ئێستا دەڵێیت ئێوە گلەیتان هەیە وەکو بۆ نمونە ئەنجومەنی پارێزگای کەرکووک یان ئێستا بۆ نمونە گلەیت چیتان هەیە لە حکومەت تێرێن بۆ نمونە حکومەت تێرێن نەوتی ئاڤانە و بای حەسەن هەنار دەکات کە زیاتر لە 300,000 لە سەدا چەندی پترۆدۆلار بۆ کەرکووک دەنێرێ و حکومەتی عێراقی چەند مافتاندا گلەیەکانتان چییە لە هەردوو لایانی هەرێم و بەغداد؟
بله يعني حکومه هریم نسبه کی لپیترو دلار گیشت به دستمان سالی پیشو 2016 تقریبا 7 میلیون ولو خوی لصد 20 زیاتره تقریبا بس يعني نسبه کی لصد 60 7 گیشت به دستمان است چند مشروع من هي تکمیله ابي لامريكا بس لريجي حكومه مركز اصلا خوي يعني عجز يعني هي لموازنه عراقي بو او نگيشت وهيج به دستمان بس عموما $1 هر برميل $1 أمن وتدرت شيء لكركوكا لوقت رجيمي بعث حتى استوتم السودان والصومال شوارعيا قيربوا لقيري كركوك شوارع من أو كاتا سير كبزان تشوني بروزع من خدماتي أو خدماتك التقديم أي كان بملتي كركوك بمستواي إمكانات وماديات كركوكنية كركوك دولة منتلين باريزغار العراق بس موازنة من أو السياسة على موازنة ناقات بدسمانوا إما لما مسألة مصفى مثلا إما بيش سيمانك يك شركات برهم هات بشروطك وتيكا كمان يك مصفى دروست كم 7000 برميل روزانة تصفية كم بباريخهم أي كم تسليم وزاري نوتي العراق أي كم ب 500 مليون تكلفة وثمان باشا أو 500 تسون ورقة وتي نوت رشكا بدنا بومن من معمل هيا أويش إما محافظة دراسات مان كرد وثمان وفق أمضى زور باشا روشتيان بوزارة يا كمين تشت موافقة مبدئية دان دوائي هر عرقليان كرد إما بيش هاش صال كل جنيه نوت روشتمان كاكا أحمد الشماع وكيل وزير النفط لشؤون المصافي بو أو كاتا روشتمان لا وثمان كاكا كركوك جيجا من حاضرة إمكانات من حاضرة أجر حكومتنا تواني إما مستثمر دينن يك مصفى دروس بكاتبو كركوك حاوت صال هاش صال هر مماطلة بو براستي من قناعتم أو بو حكومي بغا زور اهتمام ناكات لما مسائل لكركوك وقال احتمال كركوك أتيبو هريم حكومي هريم مش زور اهتمام ناكا احتمال كركوك ناتيبو هريم انزل محروم لمركزو لهريم كركوك ضحية دو حكومية مركزو هريم نأوى اهتمامكات نأما استحقاق من لسطاسة ايدان نأما هردو طرف الشك يعني هي مصيري مستقبلي كركوك اما خلق كركوك كرد بعربية تركمان اما لكركوك اتشي هريمي خاص ابي اميني لقلب غا اتشي بو هريم اما خلق كركوك لكركوك ليرا اجين مستقبل من ليرا فرق مانية فرق هناك بو اما حقوقي من التي كركوك دعوة كان يستعمل عند برادران هيا دفاعي مركز اي كان من بقناعتهم من اندامي باريزداري كركوك ممثلي ملتي كركوك واجبهم دعوة حقوقي ملتي كركوكا حقوق العراق سرسرمة او برلمان هيا او مركز هيا اتواني دفاع حقوقي خوي بكات بس اما واجب من تكليف من سون من خواردوها حماية حقوقي وتوفير خدمات بملتي كركوك سون من خواردوها باڵێ سپاس دەکەم دواتر گرێمەوە لای بەڕێستان سپاس دەکەم کاک نەجات کاک ئەحمەد بەڕێز پێش کاک نەجات باست لەوە کرد کە ئێستا گریانەکەی پارتی وێشێتی بۆ نەوتی کەرکووکە یان بۆ چارەنووسەکەیەتی وەڵا بە تاکید بۆ نەوتی کەرکووکە من وەکو باسم کرد ماوەی 12 ساڵی ڕابردوو کە ئەو پرسی کەرکووک پرسی ناوچەدا بڕێنراوەکان بە حزبی کراوە حزبێک بەشێک لە ناوچەدا بڕاوەکان بەڕێوەبا حزبەکەی تر بەشێکتر لە ناوچەدا بڕاوەکان بەڕێوەبا بینین ناوچەدا بڕێنراوەکان چارەنووسیان بە معەلەقی بە هەڵپەسێردراوەی ماوەتەوە یەک بز نەچۆتە پێشەوە لە ساڵی 2005 تا ئێستا لە کەرکووک انتیخابات نەکراوە چارەنووسێ و ناوچانەکە بەدەستێکێتی و پارتیەوەیە کە دەسەڵاتی زۆریان لە بەغدا بووە لە ساڵانی پێشوو نەیانتوانیەوە ئەو پرسەیەک لا بکەنەوە کە کەرکووک وەکو شارەکان گریانەکان بۆ کامێ بۆ چوونی تۆ گریانەکەیان بۆ نەوتەکەی بە تاکید ینی من یەک نمونەی بچووک دێن و ئێستا زۆر جەخت لەوە کراوەڵێن ڕێککەوتنێک لە بینی محافظی کەرکووک و وزارەتی نەوتی عێراق کراوە بۆ دانانی مەسفایەکی گەورە لە کەرکووک هێشتا حکوومەتی بەغدا موافقی لەسەر دانانی ئەو مەسفایە لە کەرکووک نەکردووە مەسفاکە فرۆشراوە لەگەڵ خەڵکێک عقد کراوە دانیشتن کراوە دراوە بە هەندێک خەڵک لە پێناو دابینکردنی هەنێ بەرژەوەندی حزبی ینی فرۆشراوە بەڵێ فرۆشراوە و قسەی لێ کراوە دراوە بە خەڵکێکە ئێستا دانراوە ئەگەر ئەو مەسفایە بدرێ لە کەرکووکدا بمەزرێ چێ دروستێکە ئەو کەسە چی بۆ ئەو حزباکە کە
ئەو پرۆژەیە داتێ لەبەرەوە گریانەکە بۆ هەلیسەکەیە بۆ حەسەن و حوسێنیە گریانەکە بۆ نەوتەکەیە بۆ کەرکووک نییە ئەنی بەس خێر و بێری کەرکووکیان دەوێت چارنووسی کەرکووکیان ناوێت من تا ئێستا وایە بینم ئەگەر ئەو پرسە بە حزبی بکرێت دیارە هەرچی هەوڵێک بدرێت لە چارچەوەی بەرژەوەندی و حزبادرێ ئەگەر ئەو پرسە بکرێتە پرسێکی نیشتیمانی ونەتەوەی هەموو حزبەکان بڕیاری تێبدەن هەموو حزبەکان بەشداری تێبکەن و مشارەکەی تێبکەن ئەوە بێتە پرسێکی کوردی تەسەورەکەم بەغاش باشتر گوێی لێگرێ هەرێمش باشتر گوێی لێگرێ دۆست و نایارەکان بە دەنگێکیەوەی کۆڵێ مەسموع هەڵوێستاکەن لەسەر هەر هەنگاوێک زۆر باش بەس ئێستا نەوتی کەرکووک ینی لە نێوان و دوو حیزبدا بەشکرا بوون منە ئەو فڵان حیزب بە و بیرە نەوتەیە بێ فڵان حیزب بە و بیرە نەوتەیە بێ ئێوە لە کەرکووک ناگەدار تا ئێستا ئەوەی کە هەیە پارتی دەستی بەسەر بەشێکی زۆر لە 100 زیاتری نەوتی کەرکووک گرتووەکە لە خۆی پارتی هەرزاتی سامانە سروشتەکان پارتیە نەخێر ینی وزارەتی سامانە سروشتەکانی ئەوەی کە هەیە کۆمپانیای کارە ینی کۆمپانیای کار من لە جەنا بدۆک و ڕۆژنامە نووسێکە پرسم لە هەموو خەڵکانە پرسم کە ئێستا گوێی لێمانە لە کۆمپانیای کار جگە لەو خەڵکانە نەبێت کە بە تەسکەی ناوچە و لق دامەزرێن کەسی لایەنێکی تر کەرکوچیەک دامەزرێ لە کۆمپانیای کار ئەگەر تەسکەی لق و ناوچەی پێ نەبێت ئەو قسە لە جەنا وەرگین ئێستا گەر کەسێک بیێ دامەزرێت لە کێڵگەی ئاڤانە و بەحسن ئێستا دەبێت پێشگیری پارتی پێبێت لە کەرکووک من تەحەداکەم هەموو ئەوانەی کە لە کۆمپانیای کار دامەزراون لە کەرکووکەوە ڕۆشن بە تەسکەی لق و ناوچە دامەزراون غیری پارتی کەسێکی تر لە کۆمپانیای کار لە کەرکوچەکاندا یەکێتیش نییە لەوێ یەکێتیش نییە نەخێر یەکێتی چی لە کەرکووک یەکێتیش تا ئێستا هەڵوێستێکی وای نەبووە کەو پرسەیەک لا بکات ینی من چاوەڕوانی ئەومە کردە و هەوڵەی کە ئێستا دراوە دەست بگرێ بەسەر دەست کۆمپانیای نەوتی باکوورەوەی کە لەژێر سەیتەرەی حکوومەتی مرکزایە هەوڵێک بدرایە بۆ جێڕانەوەی ئاڤان و بای حەسەن بۆ ژێر کۆنتترۆلکردنی کەرکوچەکان چکەوەی کە لە ئاڤان و بای حەسەنەوە ڕوا تا ئێستا نەیتوانیەوە موچەی مامۆستا کەرکوچەکان کە لە کەرکووک دەرز بە مناڵی کورد دەڵێنەوە بدا دابین و مسۆگەر بکە بەڵێ یانی ئێستا بۆ چوونی تۆ لە حیزبەوە داگیرکەوە نەک وەزارەتی سامانە سروشتەکان بەتاکید هیچ گومانی تیان نییە زۆر باشەی داهاتەکەی بۆ کیە؟ داهاتەکەشی بەو شێوە ناشەفافەیە کە هەموو خەڵکی کوردستان بەدەستەوە ناڵێنێن نە خەڵکی کوردستان سوود لەو داهاتی بیرەنوتەکانی یان چێڵگەنەوتەکانی ئاڤانە و بای حەسەن نەبینێ نەکرد کوچەکانیانەوەی کاک نەجاتیش باسی کرد وەکو زەکات و خێرێک نازام چەند جارێک چەند دەفعەتی لە 120 میلیۆن دلار ساڵی ڕابردوو 7 میلیۆن دلاری پاری باشە کاک نەجات وەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ قبوڵەکەن بۆ مستەحەقاتی نەوتی کەرکووک لەوەی لە ڕێی کۆمپانیای کار و برادرانی پارتیەوەڕە بۆ داوای مستەحەقاتەنە ناکەن پێ دوێ داوای نەکردەوە بۆ ناچنە و نەوتە ڕابگرنە تا مستەحەقاتەکەی درێ دەتوانن ڕای بگرنەوە واللهی ئەوەی هەیە تا ئێستا بە زەبری هێز هیچ لایەنێک هێزی بەرامبەر لایەنەکەی تر بەکارنێنە ئەو لایەنەی کە هێزی هەیە بەرژەوەندەکانی خۆی پارێزێ پێگە و نفوسی خۆی پارێزێ ئەو لایەنانەشی کە لە ڕێە شارستانیەکانەوە لە ڕێ دیموکراسیەکانەوە لە ڕێی دەستور و قانونەوەیکەن وەکوی کە بە دەردی پەرلەمان براوە بەڵە زۆر باشە بەس ئێستا بە کورتی بۆ نمونە نەوتی کەرکووک لە سەدات چەند بۆنم لە یاو دوو حیزبدا بەشکراوە و حیزب چەندی بەرەستەوە ئیتریان چەندی بەرەستەوەی نەوتی کەرکووک وەکو پرسێکی حزبی مامەڵی لەگەڵ کراوە تا ئێستا بەشێکی بەدەست دەوڵەتی مەرکزەوەی لایەن حکومەتی عێراقەوە بە ڕێوەبرێکە نزیکەی 120,000 بەرمیلێکە ڕۆژانەوەی تری کە لە ئاڤان و بای حەسەنەوە ڕوا مەگەر تەنها پارتی کۆمپانیای کار بزانن ڕۆژی چەند 100,000 بەرمیل لە کۆمپانیای کارەوە هەناردەی دەرەواکرێ بۆیە ئەو پرسەوەکو پرسێکی حزبی تام دەقەی کە قساکەین یەکێتی تەحەکوم بە بەشێکیەوەکە پارتیش بە تەحەکوم بە بەشەکەی ترەوە سوپاس دەکەم دواتر گەڕێم بۆ لای بەڕێستان کاک نەجادەگە بگەڕێنەوە لای بەڕێستان ینی بەڕێستان پێتان وایش وتت کەرکووک شارێکی دۆڵەمەندەوە دۆڵەمەندترین پارێزگا لە عێراقدا ینی لە ڕووی خزمەتگوزاریەوە لە سۆماڵ و لە سوودانیش بێ خزمەتگوزارترە شەقامەکانی کەرکووک والله كركوك حتى بإنصاف حكم بكم هر كس اگر گرچيتي ما عدا هريم درچو بزن 15 باريزگار العراق اگر وكركوك اتميني ورا عتابمك خدمات 3 ساله ايمه برمانيه مع ذلك يك شركه من هي يك برادر حتى استا بقرض اشكات بويما كهرباء لك احمد اسماعيل
حتى 200 مليون دولار ئێمە ئێستا قەردارن ئەوە 2 ساڵ و نی و 3 ساڵە تقریبا بوچەمان نەبوو حتا ئێستا 200 ملیۆن دلار بە قەرز وەرمانگردووە حتا ئێستا داواکاری نەیکردووە زمنی ئەم اتفاقا کە دکتۆر نەجمەدین لەگەڵ وەزیر نەوتی کرد کە پارەی ئەو کارەبایە کە ئێمە وەرمانگردووە نەوت بدەن بۆ کاکە محەممەد ئیسماعیل یعنی نەوت مقابل کارەبا با بڵێن ئێمە خەدەماتمان يعني ملتي كركوك أتواني حكم بكات زور باشتري لو كان تر رغم أنه إشكال من لموازنة هي إما بزان كاكا لدستور العراق ما دسطوا ينزع عليه حكومي باريزغار لقل وزاري نوت بيكوا معا هردو شي بيكوا رسمي سياسي نوتي قرار أيضا مثلا بابلين استا بيش دوسي حفتا حكومي مركز لقل حكومي جمهورية إسلامية إيران اتفاقي عن كرد يك لولا لكركوك نوتي كركوك بابتش لإيران با تصدير ببيل إما لقال أمين لأنه 2 سال أو بايبا بيش داعش كوقت قاعدة بو لوادي جحيش لموصل بوريا كمان بايبا كمان تقينويان كرد 2 سال تقريبا نوت قطع بو أو نوتات 400,000 روجانة 400,000 دولار مانجي 12 مليون صالي 150 مليون دولار إما الزرل مان كردوا لأنه بايبا كأتشي لريقيك آمن نية مؤمن نية إنزا أم بايبا كأتشي بو إيران أو ريقيا قرهنجير وشمشمال سليماني خو آمنه هيك اشكال مانية اما كركوك قرق معنا لقل حكومي مركز سياسة نوتي دروس بكان حتى لقل حكومي هريم بقصي برابر وتي وقت صدقة $1 راسته وقت صدقة اما فقير مين كوقت صدقة بدن بو ايش صاحب نوتن صاحب قانون صاحب باريزغارن ما دستو يانزيش عليه يكبر من نوت لزاخو حتى فاودرته حسي همو عراقي كان تيايا لم نوتا إما لا هموي نوت العراق 5.1 حصة معنا بس أما بترو دولار أما حصي كركوك خاصة دواء كان لحكومي مركزه لحكومي هريم أم استحقاق بدنوا لأنه معقول نية إما الشركة نوتي كركوك لجير قاتمان نوت درتي الرو أملا أولا أفروشن نازع من بارات تشوني حسي إيميش نيدنوا إما وقع حكومي كركوك تدخلنا كان ميان مثلا أو اختلافات أو اتفاقا بين حكومي مركز هرم بس بشرط زرل ميدان بو حقوقي استحقاقي ملتي كركوك أما زورني ما بويما أو مصفايا كبالين معقولة كركوك أو كركوكا كان مو عالم كالي كركوك لبيريان نوت دي معقولة كركوك لوقت ريجيم حتى يستيك مصفاي نبي مصفا بيجي 100 كيلومتر دورة لكركوك لبايت نوتي رش الرو لولا تصفية أبي أقريتها كداعش هات قطع بو إمدو صالوني وأزمة من هي لم موضوعة مو دروس نبي لكركوك اصلا بو يك مصنعي بتروكيمياوي دروس نبي لكركوكوا اما كركوك راستا نوتا مو عراقه بس بو امنيه بس اما لازم استفاده بكن لم نوتا والا بس تلوث بيئه هي استبزان تشن خوشي هي همو لو تلوث بيئه لكركوكوا بس يعني تلوثك استفاده ما نكردوها ولا النوت استفاده ما نكردوها والله سپاس دەکەم کاک نەجات ناوبڕێک مانێ دواتە گەڕین ئۆلای بەرزتان بەڵێ بینەرانی بەرز ناوبڕێکی کورت و دەگەڕینە وڵاتان لەگەڵمان بمێنەوە
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک نەزاد ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێزت ینی ئێستا بەڕێزت پێ وایە بەڕوونی وەڵامی و پرسیارە پێشتر پێ وایە کەرکووک لە ڕووی خزمەتگوزاریەوە لە سۆماڵ و سوودانیش دواکەوتترە و دەوڵەمەندترین پارێزگای عێراق لە کاتێکدا؟ بەڵێ طبعا کەرکووک ئێستا ئەم وەزعی کەرکووک یعنی وتم زۆر باشترە لە پارێزگاکانی تر بەس مع ذلك زۆر کەمترە لە استحقاقی ملەتی کەرکووک. ملەتی کەرکووک وەقتی ریژیمی بەعس دوو سێ جار دەبوو لە موسەڵە و لە شۆریجە موسەڵە منطقەیەکی تورکمانیە شۆریجە منطقەیەکی کوردیە جادەکان هەموو 500 متر بوو 30 ساڵ تەسەکان بەس گەڵابە ئەتوانی بچێت لەم تەسایە ئەو کاتە ئێمە مەحروم بووین ئێستا بۆ ئەم مەحرومیەتە استمرار بکات ئێمە ئێستا دیموکڕاتیەیە فیدرالیەیە حقوقی هەموو نەتەوەکان ضەمان بووە بۆ کەرکووک الوحید تعامل لەگەڵی بەم شێوەیە بەڕاستی ئێمە ڕازی نین بە تعاملی هەردوو حکوومەت هەم مەرکەز هەم بەڵێ استحقاقی کەرکووک احترام ناکەن حتى لە سەتا دابیست نایکەن داوا ئەیکەن دائما ئەو موازنەیە حتى خەدەمات تەقدیم بکەن بۆ ملەتی کەرکووک. بەڵێ سوپاس دەکەم دواتەگرەمەوە لای بەڕێستان بزانم سەرنج دەبرێت سەر قسەکانی کاک نەزاد. وەڵام من پێم خۆشە هەم بینەران و بیسەرانی ڕادیۆی ببورن تەلەڤیزۆنی پەیام گوێی لێمانە ئێستا لە کاک نەجاتە پرسم کاک نەجات باسی و خەدەماتاناکە لە کەرکووک کراوە جەنابی وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک زەحمە نەبێ با پێمان بڵێ چەند ملیار دۆلار هاتوۆتە میزانیەی کەرکووکەوە لە بەرامبەر ئەو میزانیە زەبەلاحی هاتوۆتە کەرکووکەوە لە کەرکووک چی کراوە. من لە کاک نەجاتە پرسم کاک نەجاتێکێکە چێ بۆ نەخۆشخانەی کۆماریان ئازادی لە مستەشفای کەرکووک بۆ گرتنی ئەشیعەیەکی ڕەنین چەندی لێوەرەگیرێ ئەچێ وکالەت و کەفالەتێک لە دام و دەستگاکانی مەحاکمی کەرکووکەکە چەندی لێوەرەگیری هاوڵاتیە کە خەڵکی کەرکووکە خەڵکی دەوڵەمەندترین پارێزگای عێراقەوەکو جەنابەت ئاماژەی پێکەی یەکێک کە بۆ سەردانی نەخۆشێک بچێ بۆ نەخۆشخانەی ئازادی لەو پارێزگا دەوڵەمەنە بە نەوت چەندێکی لێوەرەگیری ئەگەر بە پیادە بڕاتە ژرۆیان بە سایارە بڕاتە ژرۆ. من لە جەناب دەپرسم بە ویژدانت پیاوێکی موسڵمانی جەنابەت ئەکرێ لە یەکێک لە دەوڵەمەندترین شارەکانی عێراق کەسێک بژێت پارەیەکی زۆری لێوەرگیرێت کە لە توانای گیرفانی زیاتر بێ بۆ گرتنی ئەشیعەیەک لە شارێکی دەوڵەمەندی وەکو نەوتی کەرکووک کە بەشێکی زۆری بودجەی عێراق و بەشێکی زۆری داهاتی هەرێمە سەر کەرکووک ئێستا چێتە ڕێوە بۆ جەنابەت باسیەوە ناکەی ئەو هەموو پاراتۆتە کەرکووکەوە کەرکووک بووە بێناس کراوە خەڵکەکەی بووە بێماف و بێبەش کراوە لەو داهاتەی کە دێتە ژوورەوە بەناو کەرکووک یعنی لە کەرکووک چی خەدەماتێک کراوە یعنی ڕاستە ئاو کارەبا و هەندێک ڕێگەوبان کراوە هەندێک پرۆژە کراوە بەڵام پێمان بڵێ چەندێک میزانەی کەرکووک چەند ملیار دۆلار هاتوۆتە کەرکووکەوە بە تایبەت لە دوای کاک عەبدوڕەحمان مستەفاوەکە بودجاتۆ بە کەرکووک پێم خۆشە جەنابەت ئەوەمان بۆ ڕوون بکەیتەوە. بەڵێ فەرموو دیارە لە بری من پرسیار دەکا فەرموو کاک نەجات جواب بدەم فەرموو کاک نەجات. بەڵێ تەمام من لە سەتا 99 لەگەڵ ئەو بەرادەرم تەواو قسەکەت ڕاستە بەس لە ئەخیرەوە دەست پێ بکەم ئێمە لە 2011 پیترۆ دۆلار هات بۆ کەرکووک ئەو کاتە لە 2011 یەک ساڵ 1 ملیار دۆلار موازنەی کەرکووک بوو لە پیترۆ دۆلار ئەو کاتە ئینتاجمان 800,000 بەرمیل بوو. ئێستاکە ئەگەر یەک نەفەر لە کەرکووک دەرچووە پێش 5-6-7 ساڵ ئێستا ئەگەر دێ حتا لە شەوارعی ڕئیسی ماڵی خۆی نایدۆزێتەوە ئەوە نەفروقاتی هەیە. زائیدەن ئێمە لە 2012 و 2013 زیاتر لە 500 تەسویتمان کرد حتى موازنەی 2013 تەجاوزمان کرد وتمان لە 14ش عینەن هەر پارە دێ تەجاوزمانیش کرد مەشاریعە بەڕاست تەواوە قسەکەت ئێمە ئەو 3-4 ساڵە کە پارە بوو سیر کەرکووک بکە بزان چۆن فەرقی کردیەتی بەس مەسەلەی مستەشفە تەواو منیش لەگەڵتم وزارەی سەحا مع الأسف الشديد خۆی تەسعیرە دەرێکە بۆ ئەشیعە و بۆ عەمەلیات سوغرە و کوبرا و ئەم تشتە
ناوچانە زائداً ئەگەر مستشفى دەرمان و ئیمکانات و ئەدەوات ئەسڵەن تەخسیصاتی نییە بۆی لەنەوە ئەزمە اقتصادی هەیە اینجا اتفاق لەگەڵ وزارەی سەحا ئەم تەسعیرەیانە دەریان کردووە تەنفیز ئەکەن ئێمەش دژی ئەم مەوزوعین حتى لە مەجلس محافظە تەسوید بوو مناقەشە بوو وتیان ئەمە قرار وزاریە ئێمە ناتوانن مداخلە بکەنەوە من لەگەڵتم ئێستا ئەڕێی بۆ مستشفى علاج ئەینوسی لە مستشفى نییە ئەلێ بڕۆ لە دەرەوە بێنە علاجەکە زۆر باشە کاک نەجات زائداً 750,000 ئەم ڕقەمە با لەبیرت بێ ئێمە لە کەرکوک 1.5 ملیۆن 750,000 ئاوارە هاتوونە لە مخەیەمات دانیشتوونە لە زستان دەرەجە حرارە تحت الصفر لە هاوێن لە 50 زیاتر منداڵیان نەخۆش ژنیان نەخۆش اختیاریان نەخۆش ئەمانە هەموو لە 175 دەرمانی تەخسیس کە بووە بۆ ملەتی کەرکوک تەخسیس بووە بۆ ئەو بەرادەرانە کە احتیاجیان زۆر باشە کاک نەجات کەرکوک 750,000 ئاوارە استقبالمان کرد حکومەی مەرکەز وەنە حکومەی هەرێم یارمەتی نەیان کرد بۆ کەرکوکەوە ئەوانە مشارەکەمان لە کارەبا حسەی حکومیمان 480 مێگا تەخسیسمان کردووە بۆ مخەیەماتی لاجئین لە مەکتەب 30 تەلەبەی في كردومانە لەگەڵ منداڵەکانمان بەیەکەوە لە مەکتەب ئەیخۆن لە دەرمان مشترکن لەگەڵمان لە کارەبا مشترکن لەگەڵمان لە هەموو خەدەمات بەلەدی و غێر بەلەدی ئاو خواردن ئێمە یەک بار تەحمیلیان کرد بۆ پیشتی کەرکوک ئێستاکەیش سەیرەکەی محافظی سەلاحەدین و دیالە و موسوڵ دێن ئەلێن کاکە ئەوانە سەلاحەدین ئامنە دیالە منطقەیەکی ئامنە ئەوانە با بڕۆین بۆ جێگەی خۆیان دێن ئەلێن وەڵڵی حتا ئێستا ئێمە ئیمکاناتمان نییە بەڵێ سپاس دەکەم کاک نەجات 750,000 بکەنەوە بەڵێ سپاس دەکەم دواتر دەگەڕێمەوە لای بەڕێستان کاک ئەحمەد سەبارەت بووی کە جگەر لەوەی کە بەڕێزوتت ئێستا داهاتی نەوتی کەرکوک بۆ خەڵکی کەرکوک سەرف ناکرێی داهاتەکە بۆ گیرفانی کێ دەڕوات وڵات داهاتەکە چێتە گیرفانی مافیاکانی دەسەڵاتدارانی هەرێمەوە ئەوەی کە لە پەرلەمانی کوردستان پێشتر باسەکرا داهاتی نەوت تەنها لە جانتاکەی ئاشتی هەوراميدایە مەگەر تەنها ئاشتی هەورامی و چەند کەسێک بزانن داهاتی نەوتی کوردستان چەندە لەکوێ بۆچێ بۆ نمونەیانی تا ئێستا شتێک نییە خەڵک لە کوردستان نەبزانێ موچەکەی کێ دریان بۆ من هەموو نەوتی کەرکوک ئێستا لە حکومەت هەرێمەوە دەفرۆشرێت بەشی زۆر ینی وەکو باسم کرد لە 100 زیاتر لە 60 نەوتی کەرکوک لە ڕێی کۆمپانیای کار و پارتیەوە فرۆشرێت ئەوەی تری لە ڕێی ئەوەی تری لە ڕێی ئەوەش دیسانە چێتەوە لای کۆمپانیای کار دیسانەوەشە چێتەوە لای کۆمپانیای کار بەڵام بە ئیتفاقێک لە بینی عەبادی و بەرپرسانی هەرێم بەڵێ زۆر باشە بەس ئێستا هیچ کامیان شەفافترن ئەوەی کە لەژێر کۆنتڕۆڵی وەزارەتی نەوتی عێراقدایە خود بەشەکەی ئەوەی لەژێر کۆنتڕۆڵی وزارەتی نەوتی عێراقدایە شەفافە ئەوەندا ئازاین چەنە ڕوا بەڵام ئەوەی کە لە زمنی ئاوانە و بای حەسەنەکە لە ڕێی کۆمپانیای کارەوە ڕوا ئەوە کەس نازانێت چەنە بەڵێ ئەی جگەر لەوەی کە لە ڕێگەی بۆریەوە بۆ ئیش نهێنیەکان دەرنەچێت تەنها بۆیە ئەو خەڵکانی کە لە ناوچە و لە قەوەڕوا لەوێ دامەزرێت بۆی نهێنیەکانی حزب و دەسەڵاتداران و مافیا گەورەکان پارێزراوە بێت ینی خەڵکی بێلایەن جێگەی نابێتەوە نەخێت نەک خەڵکی بێلایەن خەڵکی لایەنەکانش لایەنە دەسەڵاتدارەکانش لەوێ جێی نابێتەوە چکە هەندێک شوێن هەیە مەسەلەی نەوت مەسەلەی دەسەڵاتەکان ئەوانە خەتی سوورە لەو شوێنانی کە پێمەسە ئێستا بۆ نمونە یەکێتی اتفاقی ئستراتیژی لەگەڵ پارتی هەیە بەڵام هەندێک جارەگە چەند سایارەیەکی زیاد بە دوای بەرپرسێک بڕوا مەسەن کاتی خۆی کاکۆسرە چوو بۆ هەولێر وتیان لەوەندە سایارە زیاتر نابێت لەگەڵت بێ بچیتە ژوورەوە و خەڵکی تریشیان ڕاگرت و ڕئیسی پەرلەمانیان ڕاگرت هەولێر و هەندێک ناوچەیە داخراوە تەنها بۆ پارتی کراوەیە بۆ هیچ لایەنە کراوەنی نەوتی کەرکوکی ژوای لاتەوە نەوتی کەرکوک ژوای لاتەوە ئێستا ئەو نەخۆشیانەی کە لە هەرێمە بوو نەقلی کەرکوک و ناوچە دابڕێنراوەکانیشمان کردەوە زۆر باشە بەس جگەر لە ئەوەی کە بە بۆری دەفرۆشرێت قاچەقچێتی نەوت هەیە بۆ بە قاچاق نەوتی کەرکوک بفرۆشرێت بەڕێگەی تەنگ قاچاقچێتی هەبووە لە سنووری کەرکووکا کۆمەڵی خەڵک گیرا بەڵام بەداخەوەش بە شێوەیەکی ناشەفافانە دیزە بە دەرخۆ نەکرا جیران لە دەستگاکانی ئاسایشی هەرێمی کوردستان لەسەر بە قاچاقبنی نەوتی هەرێم خەڵکێکەیە لە ناو فەیلە خەڵک گیراوە لە گەڕەکانی تر خەڵک گیراوە بەرپرس لە وزارەتی پێشمەرگە گیراوە لەگەڵ داعشا قاچاقچێتی نەوتەکرا ینی بەرپرسی باڵایتیا بوو من وردەکاری نازانم بەڵام لەبەرەوەی بە شێوەیەکی ناشەفافە نە من و نە ڕای گشتیش ناتوانێت ئاگادار بێگە کەسی شان سزانەدا
کۆمەڵی خەڵک گیرا بەڵام دیزە بە دەرخۆ نەکرا نەمانزانی ئەنجامەکەی بێدەنگی لێکرا بێدەنجی لێکرا بزر کرا ئەی قاچەقچیتی تر هەیە بۆ نەوتی کەرکووک بەتەنکەر بڕوات باڵە بە تاکید بەڵام لەبەرەوەی ئەو پرسانە زیاتر بە حزبی کراوە دەسەڵاتەکان ناشەفافە لەبەرەوە خۆیان نەبێ کەسی ئەی سوودی نەوتی کەرکووک بۆ خەڵکەکەی چیەکەواتە سوودی نەوتی کەرکووک بۆ خەڵکەکەیەوەیە کە لەو واقعە تاڵاژێکە ئێستەتیایەتی لەو دەوامە نادیاراژێکە لە دەوری خۆیە سوڕێتەوە لە 12 ساڵی ڕابردوو چارەنووسی کەرکووک معلق ماوە هەڵبژاردننی تێناکرێ هەڵبژاردن لە هەموو عێراقرا لە کەرکووک ناکرێ لە مەرکەزیەت لە هەموو عێراق پیادە کراوە جگە لە کەرکووک نەبێ ئێمەش تەنها خەریکی گەڕانین بە دوای نەوتەکان و بەرژەوەندی حزبیا بۆیە بەرژەوەندی گشتیمان لە یاد کردووە بەرژەوەندی گشتی لە جێبەجێکردنی مادەی 140 لە ئەنجامدانی هەڵبژاردنە بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە تەرخانکردنی بودجێ بۆ مادەی 140 لە ئەوەیە بەرژەوەندی گشتی کورد لەوەیە کە هەر قەراری هەموو لایەنە کوردیەکان پێکەوە بیدا نەوەکو ئەم لایەن قەرارێک بۆ خۆیدا پارتی لە منتیقەی خۆی قەرار بۆ خۆی بدا یەکێتیش لە منتیقەی خۆی قەرار بۆ خۆی بدا ئەوە بەرژەوەندی گشتی لەو شوێنانە ئەکەوێتە ژێر ڕەحمەتی بەرژەوەندی حزب. بەڵێ سوپاس دەکەم کاک نەزات کاتیشمان کەمەوە گەر بگرین و لای بەڕێستان ئەگەر بە کورت وەڵامی پرسیارەکان بدەیتەوە سوپاس دەکەین سەبارەت بەوەی ئێوەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاگاداری ئەوەن کە بۆ نمونە داهاتی کەرکووک ئێستا چەندە وەچەند لەلایەن کۆمپانیای نەوتی باکوور وەچەند لەلایەن لایەنەکەی ترەوە مەسەلەن هەنادەکەی داهاتەکەی چەندە؟ بله طبعا ما لشركي نوتي شمال 125,000 على اساس 150 ابي 125,000 برميل وجانا اما لطرفي هرمي كردستان كتصدير ابي الين 250 اما نازانن نا جيدز لا معنا لا نا كسمان هي لشركي نوتي شمال بابزانن شن اروشن الين 250 باش يعني امكاناتي او بيراك لو منطقه احتمال او انا حتى يستا بس وثيقيك بدسمان يعني متاكد من اونيه يعني بس عموما اما دوسي جار كوبنوان من كردوا لهولير كتحديدي نوتي او لكركوك درجه تحديد من كردوا او نسبيه 250 لريجي هريم 125 لريجي كركوك همو بيك بايب اتشي انجا مقابل هر برميل $1 تخصيص ابي لازمه مفروض ام اجماليه هي لدسمانه وحتى يستا بەڵێ بەس کاک نەجات ئێوە تا ئێستا وەکو ئەندامانی لیژنەی نەوت و غاز ڕێگەتان پێ نادرێت سەردانی کێڵگەی ئاڤانە و بای حەسەن بکەن؟ والله ئێمە محاوەلە نەمان کردووە نەڕۆیشتمانە داوامانش نەمان کردووە نازانم ئەگەر داواکان قبول ئەیکەن یانە ناتوانم حەسم بکەم لێنەوە ئێمە نەڕۆیشتمانە بەس نەوتی شمال هەرکەی گەرەکمانە ئەڕۆین بەس ئەو بەهاوانە و ئەو مەناطقە نەڕۆیشتمانە لأنه تۆ ئەزانی ئیشکالی هەیە ئێمە کەرکووک وبالأخص تورکمانەکان با بڵێم ئێمە خلافات میانی ئەحزابی کوردی پارتویەکێتی و گۆڕان و ئیسلامی و شیوعی و زۆر مەشاکلیان هەیە ئێمە گەرەکمانیە تەرەف ببن لە مەوزوعە لأنه ئێمە مەشاکلمان زۆرە ئێمە تەمەنا ئەیکان من کە تورکمان تەمەنا ئەەکەم ئەم مەشاکلە با حەل ببێ میانی بەرادەران لە هەرێم لەگەڵ بەغایش لأنه ئەی مشکلە ئەبێ ئێمەیش متضررن لأنه ئێمەیش لەگەڵیان ئەژێن السلبيات لەسەر ئێمە عکس ئەبێ ئیجابیات هەر عینەن لەسەر ئێمە عکس ئەیکات بەڵێ زۆر باشە کەواتە کێشەی نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان نزیانی بۆ ئێوە شە بۆ وەکو پێکاتەکان لە کەرکووک عفوا إعادة بك سؤال بەڵێ کێشەی بەرەزوتت کێشەی نێوان لایەنە سیاسیەکان هەرێم لە کەرکووک نێوان دوو حیزبەکە زیانی لە ئێوەشدا وەکو پێکاتەکان جگەلەوەی کە زیانی لە کورداوە والله من وتم كاكا إما لكركوك درك معنا توفير خدمات وحياة هدوء أمن دروس بكان بو ملتي كركوك أي خلاف أي إشكال ميان أي طرف بالتأكيد تأثيركات بو إداري كركوك سيرك مثلا الموضوع برادر وتي مثلا برادران ليكيتي يك إجراء وريان قرد دوائي هاتن بو بارتي أو كانت روتيان ورن دعم من بكان
قصدمان مصلحتي كركوك وامكاناتي حقوقي كركوكا. طبعا بالتاكيد اگر گرکتا یک تعلیقش بتشوف بكم برای قصه کرد لسر انتخاباتی كركوك اگر گرکتا بس اگر با کورتی به سپاس دکم عفوا انتخاباتي كركوك كاكا إما من بقصي بزماني همو تركمان كان باقصة بكم لموضوعة كاكا إما تركمان لسطا سط لقل هالبجاردني كركوك مجلس محافظة. سؤال أويا لدو هزارو نو كلهمو عراق انتخابات بو لكركوك انتخابات نبو سبب تشيبو سبب أوبو كنسبي كثافة السكاني جماري نفوسي كركوك طبيعي نبو زيادة لأنه 3-4 سال ل 855,000 بو 1,200,000 زيادة بو خو عالميا معروفة ويا هر ملت هر دولة نسبي زيادة يك دو سي لسطة 4 لسط بو معناه إشكالي هي أو كاتب من حساب 20 لسط زيادة بو إما دواما كرت كاكا برلمانش تصويتي كرت كاكا لجنة تشكيلة لوزارة التجارة وتخطيط وداخلية وأمم متحدة عندما كان برلماني كركوك لبغا دين دو سيمانك تدقيق سجلات الناخبين أي كان كاكا أو كبنزاو حوتيا كركوكية أو كنية كركوكينية حقينية مشاركة انتخابات بكات إنجا أو كاتا أروين بو انتخاب أو دو جارة لبرلمان أم إيشة تنفيذ نابي الليرة دعوة كم لهمو برادراني برا كردكان لبرلمان العراق كاكا يك ورقة بينوسن بدن بدس رئيس برلمان بلين كاكا إيما كتحالف كردستاني رازين بو تدقيق سجلات الناخبين لكركوك بدن بدس رئيس برلمان إنجا أو كاتا لجنة دي تدقيق كات لريش تقاسم سلطات بدي بلاش باستكا استبزان مثلا برا كردكان رئيس جمهور لبرا كردكانا كان نسبة لسطح حفدة نسبة برلمان لبرا كردكانا لسطح حفدة بەڵێ سپاس دەکەم کاتمان نەماوە زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد زۆر بە کورتی چارەسەر چی بۆ نەوتی کرد وڵات تعلیقێکی بچووک لەسەر قسەکانی کاک نەجات بە تاکید دێنی کاک نەجات باسی ساڵی 2009 کرد مادەی 23 دەرچوو لە پێش مادەی 22 بوو برادرانی تورکمان بەشداریان کرد لە غەدرێکی گەورە بەرامبەر کەرکووک کە انتخاباتی تێنەکرێ مادەی 23 تەئید کرد ئێستاش ئیسرارەکەن لەسەرەوەی مادەی 23 بە هەندێک خاڵ بمێنێتەوە خۆشیان زەرمەندە بن وەکو کەرکوچی لە کەرکووکات چکە لا مەرکەزیەت کەرکووک ناگرێتەوە هەڵبژاردننی تێناکرێ ئەو مەجلسە شەرعەتی نامێنێت چارەسەر بۆ نەوتی کەرکووک و پرساکە بکرێ بە پرسێکی نیشتیمانی بە سەرپەرشتیە و لایەنەکان بەشداری تیا بکەن ئەوە بە قازانجی کوردەشێت بەم شێوەیەش تەنها لە چوارچێوە و ئێستا نەوت خۆش گوزەرایان بەڵایە بۆ خەڵکی نەوت بەڵایە بۆ خەڵک تەنها خزمەت بەرژەوەندی حیزبەکە است. بەڵێ سپاس دەکەم بۆ بەرز کاک ئەحمەد عەزیز لێپسراوی ڕێکخەری ژووری ناوچە کوردستانیە دابڕراوەکانی بستنەوەی گۆڕان کە لە ستۆری سەرکی لەگەڵ مابوو هەروە زۆر سپاس بۆ بەڕێز نەجات حوسێن ئەندامی ژینە تۆغاز لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە بەڕێزیان لە کەرکووکەوە لەگەڵ مابوو. سپاس بۆ ئێوە بینەرانی بەرز سپاس بۆ ئەوکارن وەشەی کۆنتڕۆڵ و کامێرا تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.